بەپێی زانیاریەکانم تۆ سپان عەزیز شەروانی بەربژێری ژمارە 18 لە لێستی 275 پارتی دیموکراتی کوردستانە بەڕێستان خاوەنی ماستەرن لە بواری ئابووری و ئەندامی خۆڵی پێنجمی پەرلەمانی عێراق بوون وەکو داکۆچیکارێکی سەرسەختی مافە دەستوریەکانی کوردستان ناو دەبردرێت. بەخێربەی بۆ بەرنامەی AI5 پێنج پرسیار لێ دەکەین بۆ هەر پرسیار یەک خۆلەکت هەیە بۆ وەڵامدانەوە. ئایا ئامادەی دەست پێ بکەین؟ بەڵێ. پرسیاری یەکەم، زانیاریم پێ بدە چی دەکەیت تاکو لە ڕێگەی پەرلەمانەوە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و دەسەڵاتی ناوەندی چارەسەر بکەیت؟ بەڵێ پرسیارێکی گرنگە. ئێمە پێمان وایە کە هۆکاری سەرەکی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەگەڕێتەوە بۆ پێشێلکردنی مەبادە سێ مەبادەکە کە تەوافق و شەراکەت و تەوازنە هەر لەم انتخاباتەی پارتیشدا ئەمە دروشمی پارتین. پێمان وایە دەبێت لە لایەنە سیاسیەکان وەک ئەوەی کە ئەم خولەی پێشووی پەرلەمان هەولی بۆ درا و ئیدارەی دەوڵەت پێکێنرا ئەمە ئاماژ لەوە بوو کە تەوافق و شەراکەت و تەوازن جێبەجێ بکرێت بۆ هەر یاسایەک بەر لەوەی بچێتە پەرلەمان یان ئەنجومەنی وەزیران. بەڵام بەداخەوە تا ئاستی پێویست نەبوو. هیوادارین لە خولی داهاتووی پەرلەمان سەرجەم لایەنی کوردستانیەکان کار بکەن لەسەر جێبەجێکردنی ئەم سێ بنەمایە بەر لە ڕەوانەکردنی هەر یاسایەک بۆ پەرلەمان تەوافقی لەسەر بکرێت و هەروەها لە پەرلەمانیشدا بە تەوافق لە بینی پێکهاتەکان پەسەند بکرێت نەک بە زورینە و کەمینە. وەڵامێکی نایابە. بە پێی زانیاریم لە دوای ساڵی 2003 پەرلەمانی عێراق سیستەمێکی تەوافقی هەیە کە ئەندامانی پەرلەمان دابەشکراون بەسەر حەزب و مەزەبەکاندا. ئەمە ژوای کردو ئەندامانی پەرلەمانی عێراق زیاتر خۆیان بە نوێنەری حەزبەکانیان بزانن نەک نوێنەری گەڵ. بۆیە زۆربەی بڕیارەکان لە بەرژەوەندی لایەنەکان دەدەن نەوەکو لە بەرژەوەندی خەڵک. پرسیاری دوام، زانیاریم هەیە عێراق قەرەبووی قوربانیانی ئەنفاڵی نەکردووەتەوە. بۆ ئەمە بەستا تۆ چی دەکەی؟ من وەکو کەسێک کە لە دەڤەرەکەماندا زیاتر لە 8,000 ئەنفاڵمان هەیە و لە تەواوی کوردستانیش زیاتر لە 182,000 ئەنفاڵمان هەیە، هەمیشە بە دیدی من ئەنفاڵ یان ئەنفاڵکراوان بێتاوانترین مرۆڤەکان بوون لە جیهاندا کە دڕندانەترین تاوانیان لە بەرامبەر جێبەجێ کرا و لە هەمان کاتیشدا کە سوکاری ئەنفاڵکراوانیش هەر ئەنفاڵکراون. بۆ نمونە ئێمە خەڵکی دەڤەری ئێمە ئەنفاڵکراوی زۆرە، دایکی ئەنفاڵکراو یان خوشک و خێزانی ئەنفاڵکراوان بگرە مناڵی ئەنفاڵکراوان هەموو ئەمانە لە دوای شاڵاوی ئەنفاڵ بە قورساییەکی زۆر تێپەڕیون. بۆیە ئەگەر بەقەت شاخەکانی کوردستان بەقەت چیای شیرین بەقەت هەلبت و بەقەت هەلگورد زێر بۆ هەر مناڵێک یان کەسوکارێکی ئەنفاڵ بکرێت اینجاش ناتوانێت قەرەبووی ئەو هەموو ئازارە بکات کە لە دوای شاڵاوەکە بەسەریان داهاتووە. من خۆم بە نوێنەریان دەزانم نەک نوێنەران بگرە، من خۆم بە خزمەتکاریشیان دەزانم. خۆزگە بمانتوانی بە بەقەت دلۆپێک لە ئێش و ئازاری کەسوکاری ئەنفاڵان کەم بکەینەوە. ئێمە کار دەکەین لەسەر جێبەجێکردنی قانونی تعویزی متەزەرڕینی نظامی پێشوو و ئەنفاڵکراوانیش بۆ ئێمە ئەولەویەتە. بۆیە من دەمەوێت ئیشارە بە خاڵێک بکەم، ئەوەیە کە حکوومەتی عێراق و سیاسیەکانی عێراق بە پلان کاریان کردوتەوە کە قەزیەی کوردی بچووک بکەنەوە لە موچەدا. ئێمە لە 4 ساڵی ڕابردوودا شەڕی دابینکردنی موچەمان کردووە. بۆیە دەبێت کەیسی موچە چارەسەر بکرێت. اینجا دەتوانین پێ بەهاوێژینە نێو مەرحەلەی تر و بابەتی تری وەک ئەم مەوزوعە گرنگانە. بەداخۆم بەپەی داتاکانم بە درێژەی جەنگە یەک لە دوای یەکەکانی عێراق ژمارەیەکی زۆر بوونە قوربانی ئەم جەنگانە. بە تایبەتی کوردستان بەشێکی گەورە لەم قوربانیانە بەرکەوت. سەرڕایبوونی یاسایەک بۆ قەرەبووکردنەوەی ئەم زیان لێکەوتوانە. تاکو ئێستا بە پێی پێویست قەرەبوو نەکراونەتەوە بەڵکو پێشگوێ خراون. پرسیاری سێیەم، زانیاریم هەیە عێراق دەستوری پێشێل کردووە، چۆن دەتوانێت ڕێگە لەم پێشێلکاریە بگریت؟ بۆ پێشێلکردنی مەوادی دەستوری ئێمە چەند ڕێگایەکمان هەیە بەپێی دەستور کە بتوانین ڕێگری لە پێشێلکردنی مەوادی دەستوری بگرین. بەر لە هەمویان بریتە لە دەرکردنی قانونی مەجلس الاتحادی کە ئەم مەجلسە
هاوکار دەبێت لەوەی کە بربەستێکیان ڕێگیری دروست بکات بۆ هەموو ئەو قانونانەی کە لە پارلەمانەوە دەردەچن و دەبنە هۆکارێک پێشێلی دەستور بکرێت لە دژی هەرێمدا. بابەتی دووەم بریتە لە محکمەی ئیتحادی. محکمەی ئیتحادی ئەو مؤسسەیە کە بە پێی مادەی 93 دەستور تەفسیری نصوصی دەستوری دەکات و هەروەها مەشاکلی بینی دوو سوڵتە چه حکوومەتی ئیتحادی بی چه هەرێم یان بینی هەردووکیان یەکلا بکاتەوە. بەڵام بەداخەوە ئەم دووە یەکێکن دوون لە کۆی سەلاحیەتەکانی محکمەی ئیتحادی. بەڵام ئەوەی کێشەیە ئەم محکمەی ئیتحادیە بە پێی مادەی 92 دەستور دروست نەبووە. ئێمە پێمان وایە وەکو پێکاتەی کوردی و بە تایبەتیش پارتی دموکراتی کوردستان کە بەشێک لە کێشەکان دەگەڕێتەوە بۆ محکمەی ئیتحادی یان ئەوە تا قرار نادات لەسەر تەفسیری نصوصیان حەلی مەشاکل یانیش ئەگەر قراری دا قرارەکە لایەنگیرە، قرارەکە دادگەری تێدا نیە، قرارەکە فیدرالیەتی تێدا نیە. بۆیە لە عێراقیش کە مەشاکلێک دروست بوو دەیبەنە لای محکمەی ئیتحادی. ئەی ئەگەر محکمەی ئیتحادی خۆی سەبەبی کێشەکان بوو دەبێ بگەڕێنەوە پارلەمان بە پێی مادەی 92 قانونی محکمەی ئیتحادی دەربکرێتن بەشێک دەبێت لە چارەسەرکردنی کێشەی پێشێلکردنی ماوەدی دەستوری. بیرۆکەیەکی باشە. بەپێی زانیاریەکانم حکوومەتی ناوەندی زۆر مادەی دەستوری پێشێل کردووە، زۆربەی ئەو مادانش پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە. ڕوونترە گرنگترینیان مادەی 140 کە پەیوەستە بە ناوچە دامڕێنراوەکانی هەرێمی کوردستان. پرسیاری چوارم، بۆچی عێراق لە دەستور یاسای نەوت و گازی نییە؟ پرسیارێکی زۆر گرینگە. عێراق یاسای نەوت و گازی نییە تەنها و تەنها لەبەر ئەوەی بتوانێت کێشە بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دروست بکات. چونکە ئەگەر عێراق یاسای نەوت و گازی هەبێت دەبێت یاساکە ئیتحادی بێ. عێراق وڵاتێکی فیدرالیە، بە پێی فیدرالیەتیش بێ بە پێی مادەی 111 و 12 دەستور مافی هەرێمی کوردستان لە نووسینەوە و لە ڕەسمکردنی سیاسەتی نەوتی ئیتحادی و هەرێمی کوردستان دیارە. ئەگەر یاساکە دەربکرێ هەرێمی کوردستان نەوتی خۆی دەفرۆشت، پاڵپشتیەکی دارایی بەهێزی دەبێت، گەشانەوەیەکی ئابووری بەهێزی دەبێت. بەڵام کە نەوت نەفرۆشراوە بووچی ئێستا کە ڕاگیراوەش سەبەبەکەی نەبوونی یاسای نەوت و گازی ئیتحادیە. لە هەمان کاتیشدا کە یاسای نەوت و گاز نەبێت دەتوانن بربەست بۆ هەناردەکردنی نەوتی هەرێم دروست بکەن. هەناردە نەکردنەوەی نەوتی هەرێمیشیان کرد بۆ هۆکارێک بۆ ئەوەی موچەی خەڵکی هەرێمی کوردستان ببڕن کەواتە ئامانجی دیارە بۆچی نانەوێ یاسای نەوت و گاز دەربچێت. بەداخەوم زانیاریم هەیە کە حکوومەتی عێراقی هیچ یاسایەکی نییە بە ناوی یاسای نەوت و گاز، تەنیا دوو مادەی نەبێت کە مادەی 111 و 112 لە مادەی 112 هاتووە کە دەبێت حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم هەوبەش من لە مەڕێوەبردننی نەوت کە ئێستا دەسەڵاتی ناوەندی ئەم مادەیەشی پێشێل کردووە. پرسیاری پێنجم، زانیاریم هەیە حکوومەتی عێراق دەیەوێت داهاتی ناوخۆی هەرێم کۆنتڕۆل بکات. ئایا لە سنوورەکانی خۆی داهاتی ناوخۆی کۆنتڕۆل کردووە؟ ئامانج لە تەداخلکردن لە مەلەفی داهاتی نانەوتی هەرێمی کوردستان چەند ئامانجێکن، تەنها یەک نییە. ئامانجی یەکەم ئەوەیە کە جارێکی تر دەیانەوێت داهاتی نانەوتی بکەنە هۆکارێک کە بەکار بهێنن بۆ دروستکردن بۆ کێشەی دارایی بۆ هەرێمی کوردستان. وەک چۆن مەلەفی نەوت چەند ساڵ کرا بە هۆکار تایبەت لە 25 سی 2023ەوە تا هەفتەی ڕابردوو بەکاریان هێنا کە کردیان بە بەهانەیە کە موچە نەنێرن بوجە نەنێرن. ئێستا کە بە فشاری دووەلی بە پێداگیری شخصی جەنابی کاک مەسرور بارزانی نەوتی هەرێمی کوردستان هەناردە کراوەتەوە. بە دوای بەهانەیەکی تر دەگەڕن کە کێشە بۆ بودجێ هەرێمی کوردستان دروست بکەن، ئەویش بابەتی داهاتی نانەوتیە. ئەگەر داهاتی نانەوتی ئێمە وڵاتێکی ئیتحادیمان هەیە، پارلەمانمان هەیە، دەتوانین یاسا دەربکەین، حکوومەتمان هەیە، دەکرێت پرۆژە یاسای هەبێت و کاری تەنفیزی دەکات، ناکرێت هەموو وردەکاریەک لەلایەن حکوومەتی ئیتحادیەوە تەداخل بکرێت. ئەمە لە ڕوانگەی یاساییەوە. لە ڕوانگەی دیکەشەوە لە مەلەفی گەندەڵیەوە ئەو گەندەڵیەی کە لە
منافذی حدودی عراق هەیە ئەسلەن کەس ناتوانانی سەریشی لێ دەربکات یعنی داهێنانیان کردووە لە گەندەڵی ئەو پارەیەی لە منافذی حدود گەندەڵی ئەو گەندەڵیە لە منافذی حدودی یان سنوورەکان یان داهاتی نانەوتی لە عێراقدا هەیە زۆر زیاترە لەو پارەی کە بوو بە خەزینەی حکوومەت دەچێت من پێم وایە یاسای 8-20 دەتوانین تقریبی وەکو فەرەزیە بەکاربێنین بۆ ئەم مەسەلە ئەگەر وا فەرز بکەین لە هەرێمی کوردستان 20% گەندەڵی هەبێ بەڵام 80% شەفافیت لە داهاتی نانەوتی هەیە بەڵام لە عێراق بە پێچەوانەوە ئەگەر 20% شەفافیت هەبێ 80% گەندەڵی لە داهاتە نانەوتیەکان هەیە هۆکارەکەش سەیری ئەوە بکەن ئێمە بە 3 پارێزگای هەرێمی کوردستان کە لە قەیرانی داراییشدا دەژی بەهۆی سیاسەتە شۆڤینیەکانی عێراقەوە داهاتی نانەوتی ئێمە خەریکە یەکسان دەبێت بە 15 محافزەی عێراق و بە میناکانی بەسڕاشەوە سرم سوورما بە پێداتاکانم بە هەدەردانی سامانی گشتی لە عێراق ژمارەیەکی پێوانەی تۆمار کردووە ئەوەیش دەگەڕێتەوە بۆ نەبوونی دەسەڵاتی حکومەتی ناوەندی بەسەر هۆز و مەزهەبەکاندا چونکە زۆربەی مەزهەب و هۆزەکان خاوەنی هێز و چەکی تایبەت بەخۆیانن بۆ پاراستنی ئەم هێزانەشیان کەڵک لە داهەتی ناخۆیی عێراق وەردەگرن بەم شیوەیەش لە ڕێی خزمەتگوزاریەوە زۆر دواکەوتون بە پێچەوانەی هەرێمی کوردستان کە ئێستا لە پێشکەڵتنێکی بەردەوامدایە. سپاس بەرز سیپان عزیز شێروانی بربژێری ژمارەی 18 لە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان. زۆر سپاس بۆ وەلامەکانت و داوا دەکەم خەڵکی کوردستان متمانێت پێبەخشن تاکو بتوانێت ببیت بە پارێزەری مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق. زۆر سپاس.